سەرەتا بە ناوی خۆم و گشت ئەندامانی ڕێکخراوەکەمانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی خاتوونی نەمەر شەهیدی چالاکوان مامۆستا جیهان تەها دەکەین. داواکارین لە هێزان بە بەهەشتی بەرینی شاد بکات و بکەرانی تیرۆرکردنەکەی بە سزای خۆی بگێنن. بەهودەی شەهیدی نەمر دەست پێ دەکەم، دەبا منیش هەندێک بە ئازادانە قسە بکەم، داوای حەقی خۆم بکەم، داوای حەقی گەنج بکەم، فەقیر هەژار. وەک چالاکوانی ژن تیرۆرکردنی مامۆستا جیهان شەرمەزار دەکەم. جیهان تەها مامۆستای وانەبێژی ناڕازی و کەسایەتیەکی خاوەن بە هەڵوێست و ئیرادا. ڕەخنەی تند لە دەسەڵاتدارانی هەرێم دەگرێت و هەر زوو درکی بە گەندەڵیەکان کردبوو کە چۆن چین و توێژەکانی کۆمەڵگە دەچەوسێننەوە. هەر بۆیە شەوی 26 تشرینی یەکەمی 2023 لەسەر ڕێگای بارزان تیرۆر دەکرێن. جیهان تەها مامۆستایەکی ڕەخنەگری ئاشتیخواز و خاوەندەنگێکی دلێر بوو بەرامبەر بە تاوانەکانی مافی مرۆڤ و مەدەنی و ڕژێمی بارزانی. مامۆستا جیهان 3 جار وەک نوێنەری مامۆستایان لە ڕاگەیاندنەکان دەرکەوت و ڕەخنەی لە وەزارەتی پەروەردە دەگرت. بێدەنگکردنی جیهان تەها بەشێکە لە هەموو هەوڵە بێبەزەیە بەردەوامەکانی بنەماڵی بارزانی بۆ پاراستنی دەسەڵاتی سیاسی و بازرگانی بێسنوور لە کوردستان و چاندنی ترس لە هاوڵاتیاندا. ئێمە وەک چالاکوانی ڕێکخراوی حەڤەی شوبات داوا لە ڕێکخراوی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی نێودەوڵەتیەکان دەکەین کەیسی مامۆستا جیهان یەکلایی بکرێتەوە و تاوانباران بە سزای خۆیان بگەێنن. سوپاس. دەستخۆش.